کوڕەکەم کەوتووە ناو چاڵی مەنهۆڵەوە لەسەر ئەو شانەی کە عەمەلیات کراوە دابێ زەویەکەیە بە خێراتنی کەناڵی پایتەخت دەکەم بەخێر بێن سەر چاو ماندوو ناسانە بەبێ جۆدانە سەختی و کەش و هەوا ئەوان گەیشتنە سەرمان بە یەک تەلەفۆن دەستان خۆش بێ. ڕۆژی ڕووداوەکە ڕۆژی سێشەممە باوەڕکە لە 4 خولەکە ئەم کارە ساتە ڕوویدا کە من کوڕێکم عملیات کراوە 10 ڕۆژە تەقەڵەکانی مێشتا دەرنەهێناوە ئاوەکە کە هاتە ژوورەوە ئەوە لە مناڵەکانم لە مەطبەخەکەیە بوون تەنها چوم ئەوە یەک تۆز پێویستی ماڵەکەم کۆ کرد و هاتم مناڵەکانم دیار نەمابوون کوڕەکەم کەوتووە ناو چاڵی مەنهۆڵەوە لەسەر ئەو شانەی کە عەمەلیات کراوە دابێ زەویەکەیە ئێستا دوێنە داخڵم کردبوو لە ئەوێ ئەگەری هەیە پلاتینەکەی دەربهێنرێتەوە کوڕێترم ئاو بردی دراوسەکانمان هاتن ڕێگامانە کرد بە هانامانەوە هاتن تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەم شارە بەدەنگ ئێمەوە نەهاتووە و من تاکە بەرپرس بزانم بۆ ڕوودانی ئەم کارە ساتە من قایمقام بە بەرپرسی یەکەم مەزانم تا ئێستا کە نەهاتووە بەدەمانەوە ڕاستە کارە ساتەکە سروشتی بوو بەعام چەمچەماڵ و مەنتیقەی شۆڕشی گرتووە بەڵام ئەکرا ئێمەش پراوێز نەخرین 65 ماڵی چلوهەشتەکان کە فەرمانبەران و مامۆستایانی پێودرێ تا ئێستا یەک بەرپرسێک نەهاتوە تەنها کۆڵانەکەمان بۆ پاکەوەکە یعنی بەڕاستی مناڵەکانمان لە شۆکی و حاڵەتێکی دەرونی زۆر خراپان من ئەوەی هەم بووە ئەوەی کۆم کردبووە لە خلالی 4 خولەکە هەموویم لە دەزا خولەکە تەنان نەمتوانی بگەڕێمەوە هیچ شتێک دەرباز کەم ئەوەی کە خاوەنی بوون ئەو جلوبەرگەی بەرمان بۆ هەمووی لە قوڕ و ئاوا بووە خەڵک جلوبەرگی بۆ مناڵەکانم هێناوە پێویستی بۆ خۆمان هێنا و ئێستا ئەوەی کە لە بەرمانە خەڵک بۆمانی هێناوە لە 4 خولەکە هەموویمان